دنبش برزان خوشویس من بوتین کردستانیم. امرو گلک زانیاری گرینگ هستیار بپله لزگین بوا پیشکش دکم. اوانی که دویجم امانه بیرو بوچنون نین. امانه که دویجم بیرو بوچن نین. امانه زانیاری یک جار زور گرینگ و هستیارن که بو جاری یکمش بوا پیشکش دکم. مثلا پروژه لناوردن روژاوای کردستانی از ایرو یک به یک خال بخواه گاو بگاوه وان بزاراوی سورمانجی تیکلی سورانی و کرمانجی جوارا پیشکش بکن. پیش اوی که از بچم بلگه و داکومنت گرینگ جوارا پیشکش بکن. At the same time, our hands are extended to our Druze allies and our Kurdish friends in the region. از ایوا ببما سی حیوا برینه ها. وقتی که رژیم اسد ها تا رو خواندن ترکیه به همو آلیه خو هرش روژاوای کردستانی کرد. لی پلان رو خواندن رژیم اسد 6 حیوا بریوه دست فکری بو. هلوش مانگه داجی 6 مانگ پیش آواجی لگل اوجالان سروکی پککه به سختکارانه که تو گوتو بیش اوجالان آگای لو پلانه نبو که لدجی کرد دست فکر دیتی. اوجالان فقیر دیله از سیره لدست دجمن دا آگای لدنیا درونینه. اوجالان ندزانی پروژه چیه. اوجالان به دل صاف پیوایه که اردوغان لگل براستی کشه چاره سر دکه. لی کشه چاره سر کردن مسئله پرسا کرد نبو. مسئله لناوردن روژاوای کردستانی که از اینها گاو به گاو یک به یک بلگیوانا جوارا اشکره وکم. 4 مانگ پیشسته که لکارتی که اردوغان خواست روژاوای کردستانی دویز کرد آلیره لطل تنف هزی تایبت امریکا هات لیره و پیشیا هزی ترکیه گرتن نهیشتن. لسر نه برای که امریکا خوشایی لکرد دید، نه لسر داخواز اسرائیل آلوه داره. چما از این هوکار و سبب وی نها جوارا پیشکش بکم، از این بلگه و داکمنت جوارا پیشم. اما پیش بیا، اما هر نصر پلن و نقشه و رژیم ترکیه چه بو؟ پیش اما یکون بینن خریطه استخبارات رژیم ترکیه. اما نه بو اوی که کرد نگیتا دریا پیشی کرد بگره نیجنه دریا. اما نه لسال 2018 2019 2020 2021 اپراسیون جورا جور دست فکرن و افرین لدست کرد درشتن. چما؟ چونکه افرین با کرد گلا گرین بو کرد خوی بگینه ناو آوی دریا و اگر کرد بگیته دریا یعنی کرد سر بخوبو بویشی ترکیه هات لیره گرد دوای و هات لیره و ویستی لیره شی یعنی کوبانی و اوشونانی دیکه بگیره بخشه کنترلی خوی من بچ که گرد بلام کوبانی و اوشونانی دیکه استما او دو باشانه نگیشت و یکتر. سبب چی بود؟ سبب اوی بکن نهیل کرد پترولی کرد که قراره و بول پروژه پیشو که پترولی کرد لکرکوک لبا روژاوای کردستان و کرکوک لریوه و بچت ناو دریا لوه و بیت فروشتن. بلام ترکیه که زانی زو ام پروژه گرد. اصلاحات سیری بکن دقیقا اما خریطه استخباراتی ترکیه سیری بکن ام نقشه اما اسرائیل استا که پروژه‌ای که دیگه هیا ام پروژه لیره و اسرائیل دستی پکردوه تا ایره هاتوه. وقتی هوی اسرائیل لیره و بیتا بو ایره به جورک بخطه جیر کنترلی خوی که خوی بگینه با کردکان که کرد که گهشت اسرائیل گهشت به کرد پترول کرکوک پترول موسل پترول رامیلان لهر همو امانه لیوه و دیتو و لیره و دچت ناو اسرائیل. ترکیه که اما زانی اما خریطه استخباراتی ترکیه که اما زانی ترکیه هات چی کرد؟ ترکیه هات دو پروژه دستی پی کرد. یکم پیوندی لگر روسیه گرد. استا پیتان دلایم بوچی پیوندی لگر روسیه گرد. از این خریطه دیگه پیتان نشان بدم و دویا بگم بیشم بوچی ترکیه پیوندی لگر روسیه گرد. اگر استا سینی هم خریطه بکن اسیا اما گولان هایتس اما گولانه اسرائیل اما گرد. اسرائیل که اما گرد لیره و سیر بکن لیره همو لجر کنترل سوریه پیشو. اسرائیل ها چی کرد؟ بوی که او پروژه بچیتا پیش اسرائیل هاته اها سیری بکن لیره و و استحالی امایه سیری بکن اسرائیل اما سویدای هیزکانی نزدیک اسرائیلن اما گروپکانی فری سیریان آرمی که سر به امریکان لیره گیراوه اماش تلتانفه لجر هیزکانی امریکا رایه بو لیره تا دیرازور تا
خب بگینە ڕۆژاوای کوردستان زۆری نەماوە بکەن ئەمە لای ئیسرائیل لێرە لەشکەری ئیسرائیل لێرە گروپێک هەیە گروپێکی ئیسلامیە ئەم گروپە هەم سەر بە ڕاشایە رووسیایە هەم سەر بە ئۆردۆنە جۆردن و هەمیش سەر بە مسرە ناوی ئەم گروپە سەرۆکەکەی ئەبوو ئەحمەد ئەلعەودایە 7,000 لەشکەری هەیە تورکیا هەرچی کرد نەیتوانی ئەمە بپەژرێنە کە ئەمە لێرەوە هێزەکانی جۆڵانی بێتە بۆ ئێرە ئەم کە تورکیا هاتە چی کرد تورکیا هات پەیوەندی لەگەل رووسیا گرت تورکیا هات پەیوەندی لەگەل رووسیا گرت وەزیری دەرەوەی وڵاتی رووسیای بانگی کرد لە ئەنکارە ئەمەژی بە شاراوایی وەزیری سووریەی جۆڵانی ئەمەژی هاکان فیدانە هێنای بۆ ئەنکارە و بە ئەمەی گوت بە سێرگی لاوروفیان گوت ئەمە و ئەمە هاکان فیدان و ئەمە بە سێرگی لاوروفیان گوت کە گوتی تۆ بە ئەبوو هۆیدا ئەبوو ئەحمەد هۆدا بێژن کە با هێزەکانی تەسلیمی دەوڵەتی سووریا بکەن ئەو کەسە چیە ئەمە ئەم ژەمەیە لەو شوێنەدا ئەو شوێنەی کە ماوە نێزیکی ئۆردۆنە ئەم کەسە کۆنتڕۆڵ دەکەن لەلایەکەوە سەر بە رووسیایە و لەلایەکەوە سەر بە ئۆردۆنە و لەلایەکە سەر بە مسرە و ئەمانە یەکەم کەس بوون کە دامشقیان کۆنتڕۆڵ کردبوو دوای بەڕێکەوتن بۆ جۆڵانیان بەجێهێشت دوایی کە جۆڵانی چووە داسەڵاتی کرد قرار بوو ئەمە ببە وەزیر هیچیان بەمە نەدا ئەمە ئەستە دوژمنی جۆڵانیە گەورەترین کێشەی هەیە لەگەڵ جۆڵانی جا ئێمە بگەڕن لەگەڵەوە ئێمە بگەڕن لە خەریتەی یەکەم ئەمانە کە نەیانتوانی ئەو کەسێک کە پێشەوە پیشانیەوەمدا ئەبوو ئەحمەد ئەودا نەیانتوانی قانع بکەن بپەژرێنن کە هێزەکانی خۆی ببێتە بۆ دامێشق ئەو شوێنە بدەتە جۆڵانی بانگی لاڤرۆفیان کرد لاڤرۆف پێیان گوت من ناتوانم بۆچی ناتوان لاڤرۆ دەیتوانی بەڵام نەیکرد بۆچی نەیکرد چونکە ئیسرائیل داخواز لە ئەمریکا کرد کە هێزەکانی رووسیا لە تارتوس بمێنێت بەڕێکەوتن هێزەکانی رووسیا لەوێ ماوە لەسەر داخوازی ئیسرائیل بەڕێکەوتن لەگەڵ ئیسرائیل چونکە ئیسرائیل پێویستی بە چۆ بوو پێویستی بە ئەو هێزە بوو کە لێرە بمێنێت بگەڕنە سەر خەریتە ئالێرە ئەمە ئۆردۆنە ئەمە ئیسرائیلە گۆڵان هایتس ئەمە هێزی ئەو کەسەی کە لاڤرۆفیان بان کرد بە لاڤرۆفیان گوت کە با هێزەکانی جۆڵانی بێتە بۆ ئێرە بەڵام سەرکەوتن بەدەست نەیانخست بۆچی سەرکەوتن بێت چونکە ئیسرائیل پێشی پلەن یەمەنیان پوچەل کرده بوو ئیسرائیل ئەم کەسەی ڕێگەی پێی نەدا کە بە داخوازی تورکیە هێزەکانی جۆڵانی بێتە بۆ ئێرە جۆڵانی ناتوانێت بۆ ئێرە ئیسرائیل ئەبوو ئەحمەد ئەودا لێرەیە و لێرەژی سوێدایە سێر بکەن لێرەش سوێدایە ئەمەش سوێدایە کاتە ئیسرائیل هێزەکانی ئیسلامیەکانی ئەبوو ئەودا سوێدا ئیسرائیل دیسان هاتیتی بۆ ئێرە ئاڵای خۆی لێرە کردووە لێرە هێزەکانی سەر بە ئەمریکان لێرەژی ئەمریکایە ئەم منتەقە ئەم کۆلانە یەکجار هەموو چوو چی لێ هات تا لێرە بەم شێوازە بێت ئێستا گەیشتیت بۆ ئێرە یعنی لێرە تا ئێرە هات کە گەیشتە بۆ ئێرە کە تا ئێرە ئیسرائیل کۆنتڕۆلی کرد نا ئیسرائیل ڕاستەخۆ لێرە نییە بەڵام ناڕاستەخۆ لێرە نییە لێرێ ئەمە تلتانەفە هێزەکانی ئەمریکای لێرەیە ئەمە گروپە هێزەکانی فری سیریان ئارمی سەر بۆ ئەمریکا تێرن لێرە سوێدایە دروزەکان لێرن
لیرش او هزی کو بن پیان گود لاوروف به لاوروف یان گود لاوروفشی گوتی نتوانه بقصه لاوروفش نکه چونکه لپیشو بقصه روسیا نکن استا نکه چونکه روسیا داوا لیکدو 5000 لشکری خوی بنرته بو شر اوکراین نه پجراندو کشان هيا بلام دیسانجی پیوندی کانجی هيا بلام لگل امش اسرائیل ام کاری چارەسەر کرده بو تا لیره که هات بزودترین کات لیره و ترکیه پیوندی لگل اوجلان کرد لو روژه که تا ایره کنترل کرد لو روژه و پیوندی لگل اوجلانیان کرد بو استاد شما خریطه دوایه و خریطه که بامشی بازی که استا اگر من او خریطه پیشم بنیرن اسرائیل سویدا لپیش سویدا جاو گروپ اسلامی و که نیانتوانی اردوغان تیخ جیر کنترل خوی دروزکان و لیره آلیره تلتانف او شونشینهی که پی خریطه پیشو دا بیو پشانم دا استا لیره ماوا بگیجه بو ایره لیره ماوا تا بگیته بو ایره که کوریدور خلاص بد ام کوریدور بو چی گرینگی هیه ام کوریدور اوه پترولی باشور کردستان پیوستی به ترکیه نیه پترولی کرکوک پترولی کرد لباشور لباکور لروجاوا پیوستی به ترکیه نیه راستا خودت لکوریدوری که اسرائیل درستی کرده دیه دچه تسر دریا چون ترکیه لالای عفرین و پیشی کردی گرد لیره و استریگه کراوه استا تا ایره اسرائیل هاتوه یعنی برگه دروزکان برگه او هیزه اسلامیه کانی کلویگر اوشی تلتامره شونی که امریکا کرد لیره ماوه اونده که هیزه کانی اسرائیل جیشت بویره اوانه پیوندی ها لگر اوجالان کرد با چی که لگر اوجالانی هم پیوندی گرتوه اوانه دیان هوه به اوجالان پیوندی به مسئله پککوه نیه اوانه دیان هوه به اوجالان بیشن که هر جوره که بید لبر اوجالان بپرن به پیلاوکانی جماعت بکن بو اوه که اوجالان کردکانی روژاوا پی بپجرینه که دست لفدرالی بردن اگر دست لفدرالی برنده پشتی پروژه اسرائیل دشکت لیره پروژه که امیه اردوغان لبر اوه پیلاوکانی اوجالانیش اگر ماچی کرده بید دی هوه پروژه روژاوای کردستان لبر برد مسئله که پیوندی و پککوه نیه مسئله که اما دی هوه او دی اسرائیل ساقط بکد ام کوریدره بو اما گرینگه تنیاشونی که نفسی اما حبت بگیت به دریا است ام پروژه اسرائیله باشه بو من ده به قازانجی خون برچاو نگرم من قازانجی ملگا ترکیه لیره ده چیه ترکیه دی هوه چی بکد ترکیه دی هوه اما ام پروژه اسرائیل نام برد که اگر خریطه که گورتر بکن بهمشه بازد دید بهمشه بازد دید ببینن لیره و اسرائیل سویدا دیتا و ابو کمال لیره و جی هیزکانی آمریکایی لیره هیز آمریکایی لیره لبر چاویخ جوانی کرد لیره نیه هیزکانی آمریکا لیره پروژه هیه لیره لمشانه و کنکتی باشور کردستان دبید پترولی کرکوک پترولی باشور رامیلان راقا هر هموی دیت لیره و لم کوریدره و دچتا سر دریا دیتا فروشتن ایسته پشتی ترکیه دشکت بن پروژه با چونکه پترولی کردستانی باشور دچتا ناو ترکیه لی قازانج کت پترولی روژاوای کردستان اوقاتت کوت دست دولتی سوریه بویا اوانا پیلاوکانی اوجالانی جی ماچ کرده بید دیان هوه به کرد بلن دست لروژاوای کردستان بکشن اوانا دیان هوه پشتی اسرائیل بشکنن لیره تا لیره لجی کنترول کردانیه ام باشه لیره دیره زور کوتیتی به دست جماعتی ترکیه و تندرو کن لیره اول زور کمی ماوه جا است ترکیه دی هوه چی بکه ترکیه دی هوه داخواز بکله اوجالان که داخواز بکله کردکانی سوریا وازل اتونومی بین اگر کردکان وازل اتونومی هنه همانی کرد ویرانده و همیش ام پروژه اسرائیل تکتشه پروژه اسرائیل قازانجی ما چی دیده پروژه اسرائیل قازانجی ما دیده پترول ما دیا فروشتن نه برگه اردوغان برگه اسرائیل و دیتا فروشتن قازانجیش دیگه دیفانی کرد نه تنها کردی سوریا کرد باشوریش آلیره و دچته چو دچته پیشخابور دچته سیملکا لویش دچته باشوری کردستان پروژه که همه جا کی پروژه آشتی بره وده بد پیتانسیر نبه devlet باخچری رگت پرستی دجمنی خینکاری کرد که استا پیلاوکانی اوجالانی جماعت دکت لبر او پروژه سیر بکن
ئەوە ئاتاتورکێ ئەمەژی باخچەلیە خۆی داقان بەم شێوازەی کە ڕاوەستاوە بەم شێوازەیە دەستچەپی خۆی کەوشەکانی کە لەبەر کردو ئەمە پرۆژەی ئاشتی لەگەڵ کورد بڕێوە دەبێ ئەم ناسیۆنالیستە تورکە حاضرە پێڵەوەکانی ئۆجالانیش ماچ بکات بە درۆ ئۆجالان ئاگای لە مەسەلەکە نییە دەیهەوێ پرۆژەیە کە کورد دەیهەوێن هەناسە بکێشت بگێتە سەرداریا لە ناوبەرت ئەم کەسە داقەن ئەم وێنەیە زانیوێ من چی دەڵێ ئەمە خێری هێنا لەگەڵ خۆی بەردە پەیمانی لۆزان و سیڤەر گوتی بە ئاتاتورک لە ئێمە دەوێن هەوێ لەگەڵ تورکیە بژین ئەو پەیمانەیان لە ناوبرد ئەمەژی دەیهەوێ ئۆجالان هەڵخەڵەتێنە عەزیزانی من ئێمە گەلایە و گازندەمان لە ئۆجالان نییە ئۆجالان دیلە ئەسیرە لە دەستێ دوژمندا پێویستە ڕۆناکبیری کورد هۆشیار بێ بزانە بە مەسەلەکە چییە مەسەلە پەکەکە نییە بۆ آخر ئاشتیە پەکەکە لە دەستی پێکردووە لە کاتێک ئەمریکا بە ئیسرائیل بریتانیا فەرانسە هەموو لە ڕۆژاوای کوردستاندان آخر ئێوە تێناگەین لەمە ئەو کەسەیە کە بەرپرسیاری تاریخ شوفیە بەرپرسیاری هێزەکانی سوێدایە جلوبەرگی وەکو جلوبەرگی هێزەکانی سووریای دموکراتە سێری ئاڵایی کە بۆیان دروست کراوە ئەو ئاڵایایە سوێدا ملیتری کانسل دەقەن ئەمە ئەو پرۆژەی ڕۆژاوای کوردستانە بەم شێوازە دێتە پێشەوە تورکیا دەیەوێت چی بکات تورکیا دەیەوێت ئەم پرۆژە تێک بدات تورکیا دەیهەوێت لێرە کۆنترۆل بکە کە لێرە هەناسەی کوردی بڕیوە تورکیا ئێستا گروپێکی تروریستی هێناوە خستت بۆ ئێرە ئێستا بە هەموو شێوازێک دەیهەوێت لێرە بگرە ئەو شوێنە کوێیەک ئێستا تورکیا دەیەوێت لێرە بگرە کە نەیتوانیەوە تورکیا ئەگەر کو بێتوانیا لەگەڵ ئەم کەسە ڕێکەوتنی ساز بکردایە پێویستی بۆ ئۆجالان نەبوو چونکە ئەم پرۆژەی ئیسرائیل لە ناو دەچوو سێری بکەن ئەگەر جاری دکایگە من بێتن داوی سێرکەن لێرە ئەو گروپە ئیسلامیایی کە ناوی ئەبوو ئەحمەد ئەودایە 7,000 لەشکەری هەیە ئەمە لێرە ئەمە جۆردنە ئۆردنە ئەمەژی ئەو گروپەیە ئەمە سوێدایە ئەمە دەشتی کە لە دەستی گروپەکانی سەر بە ئەمریکان ئەمەژی هێزەکانی ئەمریکایە لێرە ئێستا فول کۆنترۆل ئێستا زۆر کەمی ماوە بگی بۆ ڕۆژاوای کوردستان داقەن لێرەدا و پەیوەندی لەگەڵ ئێستا تورکیا لەلایەک لەگەڵ ئۆژاڵان قسە دەکات لەلایەکیژی جۆلانی ناردووە ئۆردۆن هەفتەی ڕابردوو ناردە ئۆردۆن لای کینگ عەبدوڵڵا بۆچی ئێستا پێتان دەڵێم ئەبوو ئەحمەد ئەودایە ئەمە کینگ عەبدوڵڵا ئەمەی جۆلانی بە تایارە هاتە لای ئەمە تورکیا جۆلانی نارد لای عەبدوڵڵا کینگ عەبدوڵڵا بۆچی تورکیا پێی گوت کە تۆ بڕۆ بەلکو کینگ عەبدوڵڵا قانێ بکی بۆ ئەوەیە کە پشگیری لە ئەم کەسە نەکرد ئەمە چییە ئەمە ئەو هێزەیە کە لە خەریتەی پێشوو دەپشانیوەمدا 7,000 ئیسلامیەکانن کە سەر بە ئۆردۆن کینگ عەبدوڵڵان سەر بە ئیجیپتن و سەر بە ڕاشەن ئەوانە چوونە بۆ لای وەزیری دەرەوەی وڵاتی هینیان هێنا وەزیری دەرەوەی وڵاتی سووریا وەزیری دەرەوەی وڵاتی رووسیان هێنا و پێیان گوت کە بە ئەمە بڵێ بۆ ئەوەی کە لەگەڵ ئەمە ڕێکەوە ئەمانە لە پێشوو ڕێکەوتون بەڵێ تێک چووە ناوبەریان سەر نەکەوت دوای چیان کرد ئەمە چوو بۆ لای کینگ عەبدوڵڵا ئەویش سەر نەکرد بۆ ئیسرائیل تێکیدا ئیسرائیل هاتە چی کرد ئیسرائیل هاتە ئەم پرۆژەی چون تێکدا ئیسرائیل بە ئەمریکای گوت کە هێزەکانی رووسیا لە تارتوسدا بمێنن لە ڕێکەوتنی ئەمریکا ئیسرائیل لەگەڵ رووسیا هێزەکانی رووسیا مایە تارتوس رووسیا چی کرد رووسیاش ئالێرە پێدوێژن دارعا رووسیاش بە هێزەکانی دارعای گوت کە هاوکاری بکەن لەگەڵ ئیسرائیل ئەمەش تێکچوو دوهاتووی سووریا بە شۆنی عەلەویەکان دروزیەکان کوردەکان و ئەو جەماعەتی تۆندڕەکانی ئیسلامی دابەشت کرد و ناوبەری 4 تا 5 بەش تورکیا دیاوێ چی بکات تورکیا دیاوێ ئەم پرۆژەی ئیسرائیل کە دابەشت کرد بە 4-5 بەش لە ناوبەرێت
دی هاوی البته داعش وی که کردکان شونی خویان دبه بام شوازه کنکتی اسرائیل دبن نه تنها کردی سوریه بلکه کردی عراقیش بام شوازه ترکیه دی هاوی ام پروژه استل ناو بره لویجی پیوندی لگل اوجالانی گرتوه داخوازی ترکیه اول اوجالان جاری دیکه دوهینه چونه بولای اوجالان داخوازی ان لی کردوه که لجنهی که بنیرته بر روژاوا پیام بله دست به فدرالی بکشن بین اما اوتونومی ما ناوه اما فدرالی ما ناوه اما دومن هویل سوریه یکی اما دقیقا همان او پروژه که کردکان چون مالیان ویران بو 100 سال لما پیش باتا ترکیان گوتی اما نمن هوی لترکیه جدا بن همان این او پروژه او بینیتان که پیام نشانده بلام اوجالان مظلومه اوجالان دیله اما گلایو گازنده من اوجالان نیه 26 سال لزندانی تک کسی داده میره هیچ گازنده یک من نیه اول نه آگاهی لما نه آگاهی لو خریتن کسی که 26 سال دور بری گیراوه چه آگاهی لو مسئله نه بلام آیا دستوبالی پکک گیراوه من باور نکم پکک آگاهی لما نبود پکک اونده خشیم نیه بلام پکک چون دید لکاتک لدوري كرد حموت داعش وماعش والقاعدة والجمعة والأحمار والحسن والحسين دوري كرد جيراوة كرد بومباران دوكت چون هيواي كردش كانت چون هم همون ملت به هيوا و بدبخت و مال بران ماوا آيا هيوا كشتني مروف اما نيه که مروفك ولاتك لناف دچت به هيواي ولاتك لناف دوت پارتی کارانی کردستان لمن باشتر دزانه که پروژه ترکیه پروژه لناوردین روژاوای کردستانه ام گله شهیدی داوه 25,000 شهید و بریندار من هی لروژاوای کردستان ام همو اما حالی گلی کرد لباکوری کردستان باکوری کردستان باشه اگر اردوغان باوری به مسئله آشتی بوه او ها وقتنی گلی کرد کت امش حالی کرد لروژاوای کردستان باشه تا لروشی که اورارا پیوسته هیوا بودی به گلی خود یان گلی خود به هیوا بکی رخنه اعمال اوجالان نیه اوجالان دیله سیری بکن برازن اما هاوکاری که اسرائیل دنیرت بو هیزکانی دروس دیت بو ناو لو پروژانه دی هاوی پروژکان هیدی به هیدی یک به یک سر بدخنناک لروشی که وکو اماده که کرد زیادترین روش پیوستی به هیزه معقول کرد چاکی خویده بنه بلام منیش دزانم پکک چاک دانه نانه پککش دزانم پکک چاک دانه منیش دزانم پککی پروژه ترکیه پروژه آشتی ترکیه پروژه کی سخته یا پککش لمن باشتر دزانه گازنده و گلایه منیش لوجالان نیه یه هیچ کرده کی جنابه چون که اوجالان مظلومه دیل لدست دشمنده 26 ساله بلام گازنده ایمن لپارتی کارانی کردستان امیه لباشه تو نابینی ام گلبه هیوایا تو نابینی به دوای آخفتنی دوای نامی اوجالان گلبه هیوا بوا آیا معقوله تو لعن به هیوایی دا هیچ شتک با گلی خود نلی هر کسی که رخنه بگیری دمی بشکندرد قصه ناشرینی پی بلد گلبه هیوا بوا گل آقایل مثلا نیه من دل نیام پکه کلمن باشتر دزاند من دل نیام که اوی که استپیتان دلم پککش دزاند باشه ام همو خلقی که به هیوای امانه نزاند هوار دکن به حیوان به امیدن پیانوای پککه یک جاریان بیس بوچی احانتیان پی اکره بوچی قصیان پی اله بوچی کسک نیا ولامیان بدد ام گله حقیانه شهیریان داوا مالیان ویران بوا مندالیان کجراوا حقیانه گازنده بکن بلام ایواد بیر راست قصه بکن لگل خلقاوا وارم پی بلد نخیر پروژه ترکیه پروژه کی سخته اما هیچ هاوکاریک لگل ترکیه نکن ترکیه رژیمی که درازن و سخته کاره سیری بکن اوی که لعو حالی امی دوهینی شو تیارکانی ترکیه بوم دباری نصر سری پککایا ترکیه باوری با آشتی لگل کرد نیه ترکیه خریک لناو بردنی کرده اوی که به اوام گود پروژه ترکیه تنیا و تنیا بو اوی که کرد لروژاوه کردستان سر نکرده پلنی ترکیه بو جاری داویدی مهمه بیتان بلند تالیره اسرائیل هاتو اما ابو کماله نه ابو کمال اما تلتنفه ببارین اما تلتنفه تا تلتنف اما جا ابو کماله کرد لیره نیه است لیره کوتیتی کجیر کنترولی دولتی سوریه ام بشه دیر زور
لێرە ماوە ئالە تلتەنف تا بگێتە ئەبوو کەمال و دێرە زۆر خلاص ئامنەی ماوە خلاص بێت تورکیە ئێستا دەیەوێت چی بکەت تورکیە لێرەی خست و ژێر کۆنتڕۆڵی جۆرانی ئێستا دەیهەوێت لێرە نەیتوانیوە خۆی گیهاندە بە ئۆجاڵان دەیهەوێت بە ڕێگەی ئۆجاڵانەوە کورد واز لە ئەم بەشە بێنن بەڵام خوارە هەزار جار شکر ئۆجاڵان ئێستاژی مێشکی خۆی لە ناسنا نەداوە دوای 25-26 ساڵ ئۆجاڵان لە نامی خۆیدا هیچ ئاماژەیەکی بە ڕۆژەوە نەکردووە بەڵام بە یەک نقطە گوتووە ئەویش ئەوەیە کە دەڵێ ئێمە داخوازی سربەخۆیی فێدرالی ئۆتۆنۆمی هیچ مافێکی وا ناکەن ئەمە داقەن ئەوەیە کە تورکیە خۆی نووسیوە ئۆجاڵان مەزلومە ئۆجاڵان لە زینداندایە ئاگای لە هیچ نییە بەڵام پەکەکە بە زەوترین کات بە دەمێکی گەلێکی نێزیکە ڕازمە ڕاستی بە خەڵک بڵێ بەگەڵ بڵێ تورکیش دەزانێ ببوورە پەکەکەژی دەزانێت کە تورکیە باوەری باشتی نییە پلانی تورکیە بۆ لە ناوبردنی ڕۆژاوای یەک پلان یەک پرۆژەی تورکیش نیە ئەمەیەکی دیابێت پرۆژەی ئیسرائیل بڕۆخێنێ بەڵام ئیسرائیل چی کرد ئیسرائیل کە زانی گەلێ کورد بە تایبەتی کوردەکانی تورکیە ئاگایان لە مەسەلەکە نییە ئیسرائیل لە دوهینێ شاوهات حسابێکی لە تویترەوە بە زمانی تورکی دانا بۆ یەکە گەڵ ئاگادار بکە تورکیە خەریکە لە ناوبردنی پرۆژەی Merhaba Türkiye. İsrail Savunma Kuvvetleri'nin resmi X hesabına hoş geldiniz. Bu platform bölgedeki gelişmeler hakkında güvenilir ve anlık güncellemeler sağlamak amacıyla kullanılacaktır. Bizi takip edin. گوتنی داوی من تورکیا دیاوێ پێشی پرۆژەی کورد و سەرکەوتنی کورد بگرێت تورکیا دیهەوێ ئەم شوێنە بخەژێر کۆنتڕۆڵی خۆی لێرە ئەمریکا ئەستا لێرەدایە هێزەکانی ئەمریکا لێرەدا هەیە تورکیا لێرەی گرتووە تا لێرە ئیسرائیل هاتووە ئامنەی ماوە ئەمە ڕۆژاوایە ئەمەژی باشوورە پێترۆلی کارکووکیش لێرەوە دێتە باشوور لێرەوە ئەوها ڕامێلان لێرەوە دێت و دەچوتە سارداریە دێتە فرۆشتن تورکیا دیاوێەوە بگرێت بۆ چونکە تورکیا زەرار دەکرد ئەگەر کو ئەم پێترۆلە ئێستا لێرەوە دەچێتە ناو تورکیا دەفرۆشێت وەک قازانجەکەی تورکیا کرد ئەم کاتە ئەم پارەیە لە گیفانی کووردا دەمێنێت شەڕەکە لەسەر ئەمەیە پرۆژەی تورکیا ئەگەر لێرە ئەم پرۆژەیە سەر نەگرێت تورکیا سەر بکەوێت باوەڕ بکە هەر قسەش لەگەڵ ئۆژاڵان ناکەن بمێنن بەخێر و خواشێرە 5/3/2025 بۆتینی کوردستانی من بانگوازیە من لەگەڵی کورد ئەمەیە کە ئەمە لە لای خۆتان خەزم بکەن شێر بکەن لەبەر ئەوەی کە ئەکانتی من لە هەموو شوێنێک لە ژێر زەخت و داخستندایە لە هەموو شوێنێک پێشی منیان گرتووە تەنیا تویتر ماوە بەڵکوەوی چەند ڕۆژی دیکە بێتە داخستم ببینن بەخێر و خواشێرە ئەم ڤیدیۆ بە زووترین کات لە لای خۆتان خەزم بکەن لەبەرەوەی کە من ئەزانم ئەکانتی من شاید دوایەوە بێتە داخستم ببینن خواشێرە